السلام عليكم. تاعات عیباتەتان قبول بی ئەو ڕۆدەمانەی باسی پەیوەندی ورزش و بە ڕۆژبوونی مانگی ڕەمەزان بکەین. ورزش دەتوانێت بریم ئەرکێکە لەسەر هەموو کەس بیدا وەکو فەرض عین وایە هەموو کەس دەبی ڕاضی بکە، هەموو کەس دەبی ورزش ئەنجام بدا. ئەگەر دانیشتی حیساب کە ئەتوو قرارەدا یانی تحار بکە یان مردی بەس چییە؟ مردنەکەت بە شێوازێکی لەسەر خۆ دەبی تەدریجی دەبی لەبەرەوە لەلایەنی دینی لەلایەنی علمی طبی لایەنی کللتوری هەموو شتێک ریاضە زۆر دەخل لەسەرەوەی دەکاتەوە کە ریاضە زۆر زۆر زەروریە. بۆیە لە مانگی ڕەمەزان هیوادارم و کەسانی پێش مانگی ڕەمەزان ورزشیان ئەنجام دەدا واز لە ورزشەکان نهێنن بەڵکو بەردەوام بن، بەڵام لە ڕۆژ نا، چونکە لە ڕۆژ دەبێتە هۆکاری ئەوەی عرەقە بکە ئەو لە لەشی کەم بی کە ئەو کەم بوو ئیدی زەخت کەم دەبی، ئیدی مێشکماندی دەبی، دڵماندی دەبی، بە تایبەتی کلیە زۆر زۆر هەستیارە. یعنی من نەخۆشی وام هەبووە 3 ڕۆژ ڕشانەوەی هەبووە تەمەنی سەفی چاری ئاعدادەی بووە سەفیدە بووە تەمەنی 16 ساڵ بووە کسێکی گەنج جوان زۆر ڕێکوپێک 3 ڕۆژ ڕشانەوەی هەبوو ئاوی نەخوارد کلەکەی ڕاوەستە کلەکەیان لە بگۆڕی. لەبەرەوە زۆر زۆر زەروریە لە مانگی ڕەمەزانی وەرزش ئەنجام بدەیت بەس بە شەوان. یعنی پاشەوەی فتاری دەکەیەوە پاشەوەی تەراویح دەکەی ئیدی شەوێ سەعاتدا لە بۆ 12 لە بۆ 11 دەتوانانی وەرزشەکەت ئەنجام بدەیت. و هیوادارم هەموو لایەک پەیوەست بن بە ئەنجامدانی وەرزشەکان لە مانگی ڕەمەزان وەکو باسمان کرد لە شەوان لەگەر هیوای تەندروستێکی باش و قوبولبوونی تاعات و عیبادەتان بۆ هەموو لایەک.